دەست لە پیلانگێڕی هەڵگرن، هەڵسوڕاوانی کرێکاری و معەلیمان ئازاد بکەن. بنەماڵەی معەلیمان و کرێکارانی زیندانی ڕێکەوتی حەوتی پوشپەڕ نامەیەکی کراوەیان بڵاو کردەوە لە ژێرناوی کۆتایی بێنن بەم شانۆگەریە بێشەرمانەیە. بنەماڵەی جەعفەر ئیبراهیمی، ئانیشا ئەسەدوڵڵاهی، ڕەسوول بوداقی، محەممەد حەبیبی، حەسەن سەعیدی، ڕەزا شەهابی، ئەسکەندەر لوتفی، شەعبان محەممەدی، کەیوان موحتەدی و مەسعود نیکخا بە واژۆکردنی ئەم نامەیە ورەیەکی خەباتکارانە و وشیاریەکی سیاسیان لە خۆیان دانیشاندا کە شیاوی وانە لێوەرگرتنە. ئەوان کە چاوپێکەوتنیان لەگەڵ جگەرگۆشە و بنەماڵەکانیان لێ قەدەغە کراوە، وێڕای ئاماژە بە شێوازی دەست بەسەرکردنی ئازیزانیان و خۆڕاگری چەند مانگەی ئەوان دەڵێن لەکوێی دنیا چەند معەلیم و کرێکاری زەحمەتکێش و خۆشناو کە هیچ جەنایەتێکیان نەکردووە، لاوانی خەڵکیان لەسەر شەقام نەداوەتە بەر دەستڕێژی گولە، مافی کەسیان زەود نەکردووە، دزی و تاڵان و بڕەویان ئەنجام نەداوە، ماڵی خەڵکیان نەخواردووە، سەروەت و سامانی گشتیان بە فیڕۆ نەداوە و ماڵی خەڵکیان بە سەریاندا نەڕووخاندووە، بەم شێوازە ئازار دەدەن. ئەو نامەیە ئاماژە بەو دەست بەسەرکراوانە دەکات کە شۆڕای هاو ئاهەنگی ڕێکخراوە سنفیەکانی فەرهەنگیانی ئێران لە ڕاگەیاندراوی 29 گوڵانی 1401 خۆیاندا بەم جۆرە لەبارەیانەوە دەدوێت. لەم دوایانەدا وەزارەتی ئیسلاحات پاش دەست بەسەرکردنی چەند کەس لە خۆشناوترین و خاوەن پێشینەترین هەڵسوڕاوانی سنفی سەرەتا لە سناریۆیەکی گاڵتەجارانەدا ئەوان و شۆڕای هاو ئاهەنگیان لە پەیوەند لەگەڵ دوو کەس لە شارۆمەندانی فەڕەنسەوی واتە خاتوو سیسێ کۆهلێر معەلیم و ئەندامی یەکێتی معەلیمانی فەڕەنسە و هاوسەرەکەی ژاک پاری معەلیمی سەرەتایی وانیشانیدا کە لە ڕێگەی هەڵسوڕاوانی سنفیەوە بە دوای ئاژاوەگێڕی لە ئێراندا بوون بەبێ ئەوەی لە خۆیان بپرسن ئەگەر معەلیمان بە دوای ئاژاوەگێڕیەوە بوون بۆچی لە 20 ساڵی ڕابردوودا تەواوی ناڕەزایەتیەکانی خۆیان بە شێوەیەکی هێمنانە بەڕێوە بردووە. ئەم سنارۆ سواوە کە سەردەمێک بۆ کۆماری ئیسلامی لە دژی خەباتکاران و دژبەرەکانی کاریگەری بوو، بەڵام ئەمڕۆ هەرچی زیاتر داماوی ڕژیم لە ئاست بەرەو ڕووبوونەوە لەگەڵ ناڕەزایەتیەکانی خەڵک دەردەخات. کەوایە جێگای پرسیارە بۆچی پاشتوو مانگ خۆڕاگری قارەمانانەی ڕۆڵە بەجەرگەکانی خەڵک لە بەرامبەر جەلاترین و بێبەزەیترین بازجۆ و بەرپرسانی ڕژیمدا هەر ئێستاکەش لەسەر ئەم سناریۆ بێشەرمانەیە پێداگری دەکەن. هۆکارەکەی ئەوەیە کە ڕژیم جگە لە ئامانجی کۆنەپەرستانەی دیپلۆماتیکی خۆی دەوێت بە بەکەرانی سەرەکی سەرکوتی بسەلمێنێت کە سەرچاوەی خەباتی کرێکاران و معەلیمان و خانەنشینکراوان پیلانگێڕی دەرەکیە. بەڵام وەڕێخستنی ئەم چەشنە سناریۆ سازیە گەمژانەیە ناتوانێت کەس فری بدات. خەباتی کرێکاران و کۆمەڵانی خەڵک ڕیزی دوژمنانی تووشی سەر لێ شێواوی کردووە. ڕەمەزان شەریف وتەبێژ و بەرپرسی بەشی پەیوەندێ گشتیەکانی سپای پاسداران ڕۆژی پێنجشەممە 2 مانگی پوشپەڕ ڕایگەیاند کە سەرلەشکری پاسدار حسین سەلامی فەرماندەی گشتی سپای پاسداران بە فەرمانێک حسین تائیبی لە پۆستی سەرۆکی ڕێکخراوی ئیتلاعاتی سوپا دوورخستەوە و سەرتیپی پاسدار محەممەد کازمی وەک سەرۆکی ئەو ڕێکخراوەیە دیاری کرد. تایب ئەو جەلادەیەکە وەک جێگری فەرماندەی بەسیجی سپای پاسدارانی ئەو کات ڕۆڵی بەرچاوی لە سەرکوتی بزوتنەوە ناڕەزایەتیەکانی پاش هەڵبژاردنی سەرۆک کۆماری ساڵی 1380 گێڕا. لەو سەردەمەدا کە حسین تایب بەرپرسیاری ڕێکخراوی ئیتلاعات بوو، بە هەزاران کەس لە هەڵسوڕاوانی سیاسی و مەدەنی، یاساناسان، هەڵسوڕاوانی مافی مرۆڤ، ژینگە پارێز، بواری هونەری، کرێکاری و سنفی و سەندیکایی و هەروەها هەڵسوڕاوانی بواری تۆڕە کۆمەڵایەتیە گشتیەکان بە پێی کۆمەڵێک سناریۆی ساختە و دوور لە ڕاستی کەوتنەژێر چاوەدێری و ئەشکەنجە و ئازار و هەر بە پێی سکاڵای ئەم ڕێکخراوەیە بە زیندانی درێژماوە مەحکوم کران. ئەم کردارەی ناوبراو بوو بەهۆی ئەوەی کە ببێتە کەسێکی جێمتمانەی خامنەئی و موجتەبای کوڕی. خامنەئی لەم بێسەرەوبەریەدا بە پێی فەرمانێک سەرتیب محەممەد خادەمی وەک سەرۆکی ڕێکخراوی ئیتلاعاتی سوپا دیاری کردو
پاش چەند ڕۆژ مەنسوور سەلامی لە کاردوور خستەوە و بەم جۆرە کەلێن و ناکۆکی نێوان بەرپرسانی زۆرتر ئاشکرا کرد. خەبات و ناڕەزاتی لە پێناو دەست بەسەرکردنی داخوازیە سنفیەکان کە زیادکردنی حەقدەستەکان یەکێک لە بەرجەستەترینیانە و هەروەها خواستە سیاسیەکان و بە تایبەت خواستی ئازادی زیندانیانی سیاسی کەش و هەوای کۆمەڵگای خستۆتە ژێر کاریگەریەوە. لە ئێستادا بوێری متمانە بەخۆبوون لەناو کرێکاران و کۆمەڵانی خەڵکدا بۆتە تایبەتمەندیەکی گشتی و هەر ئەمەش وێڕای ڕێکخراوتربوونی کرێکارانی خەباتکار، سەرهەڵدانی ڕێبەرانێکی ناسرا و لێهاتوو هەروەها گەشەی وشیاری چینایەتی بۆتە هۆی بەرەو پێشچوونی بزوتنەوەی کرێکاری و ئازادی خوازانە. نامەی بنەماڵەی معەلیمان و کرێکارە دەست بەسەرکراوەکان لەم ورە و بوێریە کاریگەری وەردەگرێ و پێچەوانەکەشی ڕاستە. ئەوان بەو پەڕی متمانە بەخۆبوونەوە دەنووسن ئێمە وەک ئەندامانی بنەماڵەی دەست بەسەرکراوەکانی ئەم دوایانە خوازیاری ڕاگررتنی خێرا و دەستبەجەی پەروەندەسازیە درۆینەکان لە دژی ئازیزەکانمان و کۆتایی هێنان بلێپرسینەوەی بەردەوام و هەڕەشە و گوڕەشەی سەر ئەوانین. هیچ پاساوێک بۆ درێژەی دەست بەسەرکردنی ئەوان بوونی نییە. تەوهین و هەڕەشە و گوڕەشەی بەرپرسانی زیندان و بازجۆکان لە دژی دەست بەسەرکراوان و ئەندامانی بنەماڵەکانیان نمونەیەکی ئاشکرایە لە ئەشکەنجە و ئازار. پێویستە هەرچی زووتریش کۆتایی پێبێت. داوا لە سەرجەم هاوڕێیان و هاوکاران و ناوەندەکانی لایەنگری مافی کرێکاران و معەلیمان لە ئێران و جیهان دەکەین کە وێڕای دیفاع لە مافە سەرەتاییەکانی ئەم ئازیزانە داوا لە بەرپرسانی کۆماری ئیسلامی و بەرپرسانی قەزایی بکەن کە بە خێرایی ئازادیان بکەن و چیتر ئێمە و ئەوانیش عەزاب نەدەن. داوا لە ڕاگەیەنەرە گشتیەکانیش دەکەین کە دادخوازی و داواکاریەکانی ئێمە بنەماڵەی کرێکاران و معەلیمانی دەست بەسەرکراو ڕاشکاوانە بڵاو بکەنەوە. خۆراگریەکان لە زیندان و دەرەوەی زیندان تا ئێستاکەش توانیوێتی سەناریۆ سازی و پیلانگێڕیەکانی ڕژیم لەگەڵ شکست بەرەوڕوو بکات. جێگەی خۆیەتی هیوادار بین کە خەڵک بەم زوانە شایەتی ئازادی شکۆمەند و سەرفەرازانەی هەڵسوراوانی کرێکاری خۆشناو و ناسراوی فەڕەنسەوی واتە خاتوو سێسێل کۆهلێر و هاوسەرەکەی ژاکپاری و هەڵسوراوانی کرێکاری و معەلیمان و سەرجەم زیندانیانی سیاسی بن.